دەستکێشەکەش کە گران بووە ئێستا دەستکێش شوێنەکان زۆربەی مەطعەم و خەسخاشتەکان بەکارێنن ئەم پەیوەندی بە گەڕی هورمزەوە هەیە. ماوەیەکە بابەتی گرانبوونی عەلاگە بابەتێکی گەرمە لە ناو بازاڕی سلێمانیدا کە ئەم عەلاگەی بەدەست بنەوەیە پێشتر یەک فەردەی بە 30,000 دینار بوو ئێستا هەر فەردەیەکی بە 65,000 دینارە. کاکارە زەورانی لێیە یەکێک لە فرۆشیارانی ئەم بابەتانەکە فەرمی تێرە هۆکاری گرانبوونی عەلاگە و ئەم بابەتانە چییە؟ بۆچی گران بوو ئەمانە؟ هۆکاری گرانبوونی عەلاگەکە وەکۆی لە بوونی ئەم شەڕەوەیە کە ئەمریکا لە پەترۆشیمیەکان ئێرانیاوە لە هەر سێکارێکیاوە موادە خامی پلاستیکە دەست ناکەوێت هەم عەلاگە هەم قاپە هەم پەرداخانە ئەو پەرداخانە موادی پەترۆشیمیاکەی موادە خامەکەی دەست ناکەن نە کارخانەکان ئیژەگەن بەس موادە خامەکەی ئێستا لە ئێستایان نییە وەکو ئەم ئەلەمنیۆمەش ئێستاش ئەمیش تقریبان سەعری تقریبان هێندەونیویکی لێ هاتووە پێشتر کاتوین بە 45,000 بۆ 50,000 بۆ کاتۆنی 80 بۆ 85,000 تانی سەرەکەی هێندەونیویکی لێ هاتووە نەبوو بە دوێندا وەکو عەلاگە نییە ئەمیان ئیماراتی و ئەردەنیە یەک بۆنەی گومرگەوە دووش بەبوونی ئەم شەڕەوە کە ئێران هێرش کردووە سەر وڵاتە عەرەبیەکان خانە ئەلەمنیۆمەکانەوە. باشە ئەمە لە حاڵەتێکە بۆ نەکە عەلاگە گران بۆ مە تا چەندێک گرفت بۆ دوکاندار دروستەکە تا چەندێک تێچووی هەیە لە سەریان وەکو دوکاندار کێشەی وە بۆ دوکاندار دروست ناکات چونکە ئێستا شەخسی ئێمە خۆمان مەسەڵەن ئەم عەلاگەی بێنیت 50,000 کێت ئێمە خێری خۆمان نەخینە 52,000 گرفت بۆ هاوڵاتیان دروست دەکات سەر بۆی کە بەکارێنێ نا من ئەم عەلاگەی مەسەڵەن بێنم 100,000 کێت هەر خێری خۆمی غەمەزین بە 150,000 کابرای نانەوەخانەیە پێشتر دەفەردی بردووە بە 300,000 دەفەردە بە 650,000 لەو تەسیرەکە مەجبورە نانەکە گرانکە کە نانەکە گرانەکە لەسەر هاوڵاتی گرانە بێت ئەمما چۆنێکە گران بۆ نرخانە لە 10 ڕۆژ لە دوای ڕەمەزانەوە هەتا ئێستا بەردەوامە فەردەیەکی بە چەند بوو پێشتر فەردەی 32,000 33,000 ئێستا فەردەی لە حدودی 63,000 بۆ 65,000 جاری واشە نیمانە بە 65,000 مەسەڵەن کە دای عەدەدەی زۆرەکەی لە کارخانە تۆڵی 20 تەنە ببنێ سێکی 2 تەنە بۆنێ 3 تەنە بۆنێ بەبێ پێداویستی تۆ ناینێرێت چی حازر بێ و بۆ نێرێ باش ئێمە خۆمان کارگەمان نییە ئەمانەمان بۆ دروستکە لێرە وەکو کارگە لێرە دوسێ کارگەی لێ بەس زیاتر ئیش لە عەلاگەی موادی پاکان ناگە لەبێ موادە پاکەمان نییە ئیش لە عەلاگەی موادی ڕسایکل بینا دووبارە هەم بەکارێنەوە کیسی خۆڵەمان زیاتر بەکار بۆ خواردن تەندروست نییە وەکو ئەلەمنیۆمەکە پێشتر بە چەند بوو ئێستا بە چەندە ئەلەمنیۆمەکە لێرە کارگەی هەر نییە وەکو کارگە پێشتر کە کاتووی لە 45 بۆ 50,000 ئێستا سەرکردنیان 80 بۆ 85,000 دەستکێشەکەش کە گران بووە ئێستا دەستکێش شوێنەکان زۆربەی مەطعەم و خەسخاشتەکان بەکارێنن ئەم پەیوەندی بە گەڕی هورمزەوە هەیە چونکە تێچووی ڕێەکە زیاتر چێتە سەریەک نا پەیوەندی بە موادەکەەوە نیە پێشتر کاتۆنی لە دەوری 33-34,000 بۆ ئێستا 40-45,000